بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وآله وصحبه أجمعين. هۆکاری خۆکاندیدکردنم لەسەر لیستی کۆمەڵی دادگەری لەبەرەوەی لە ڕابردوو بینیومە چێ بوو کەوا بووە سەبەبی ئەوەی دەستوری کوردستان دەستوری بەرلەمانی کوردستان ئەو دەستوری لە کوردستان دانراوە ئەو دەستورە بەنای خوای گەورە دەست پێ بکە چێ بوو سەبەبی ئەوەی کەوا ئیسلام ببێتە سەرچاوەی یاسا لێوەرگرتن لێ هەڵێنجان چێ بوو بوویتە سەبەبی ئەوەی یاسای باری کەسێتی خراپ نەکرێ چێ بوو بوویتە سەبەبی ئەوەی نابێ یاسای قەرزدانە خەڵک بە ڕیبا تەثبیت بکرێ چێ بوو بۆ سەبەبی ئەوەی کەوا ثەوابیتی ئیسلام مەسەلەی فرەژنی و مەسەلەی دوو ئافرەت بە شاهیدەک چوون و ئەو مەسەلانە کە ثەوابتن لە ئیسلام گوتیان خەریکە گوتیان دەیدەینە دەنگدان نوێنەری کۆمەڵ هەستاوە گوتی وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم خۆ خەڵکی ئەوێش خۆیان بە مسلمان دەزانین لەوێ دانیشت بوون بە 70-80 کەسی مسلمانی لێ بوو بەناو مسلمان کەسێک دەنجینەکە لە غێری کۆمەڵی دادگەری ئێستا و کۆمەڵی ئیسلامی پێشان چەندەها شتی دیکە تەلەڤیزیۆنەکانیان کار و خزمەتیان دیفاعکردن لە قوتی خەڵک دیفاعکە ئەو جورئەتە جوانە هەروەها ئەو معارەزە بە ئەدەبە ئەو معارەزەی کەوا کاری خۆیان کرد و احترامی خۆشیان هەبوو لەناو هەمویان و بە ئەدەبەوە و حیزبێکی شۆڕەجێر بووە لە شاخ بووە خوێنی ڕشتووە و هەروەها لە بیدایەتیش هەر دیفاعیان لە قورئانی پیرۆز کردو لە ئەخلاقی ئەو میلەتە کردووە لە ئێستاش بە ئیزنی خوای گەورە بەردەوام دەبین ئینشاء الله بە حەول و قووەتی خوای گەورە لەسەر ئەو نەهجە جوانە لەسەر نەهجی کتاب و سونە ئێمەش لەو شوێنە کار دەکەین بە ئیزنی خوای گەورە ئەگەر خوای گەورە کردی قسمەت و خزمەتی مسلمانان و خەڵکی بەبێ زودایی دەکەین ئینشاء الله تعالى.